باز لە ڕەوشی بەندکراوانی هەرێمەکەین لە نێو چاکسازیەکانی هەرێم بە شێوازێکی گشتی ڕەوشی چاکسازیەکان چۆنن، ئاسی خزمەتگوزاریەکان بۆ بەندکراوان چۆنە، چی بکرێت بۆ یاسی خزمەتگوزاریەکان بە تایبەت ئێمە لە سەرەتای ساڵێکی نوێین لەم ساڵەدا بتوانرێ ئاسی خزمەتگوزاریەکان باشتر بکرێت لە نێو چاکسازیەکاندا. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ئیحسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئیحسان سڵاو لێ بێ، بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس کاگڕۆنکۆ. بەڵێ کاک ئیحسان ئەگەر پێمان بڵێ ڕەوشی چاکسازیەکانی هەرێم بە شێوازێکی گشتی چۆنە؟ سەرەتا سپاس بۆ جەنابەت کاگڕانکۆ بۆ ڕێخستنیم دەرفەتە و دەمەوێت پیرۆزبایی لێرەوە ئەم دەرفەتە بخۆزمە بۆ ئەوەی بەگشتی پیرۆزبایی بوونی ساڵی نوێەوە پیرۆزبایی لە کارمەندان و بەڕێوەبەری کەناڵی کورچاتی ئازیز بکەم کە کەناڵێکە بۆتە منبەرێکی گەورە و منبەرێک کە بەڕاستی مۆرکی نەتەوایەتی و کللتوری کوردی پاراستووە و هاوسەنگی لە نێوان هەموو کەناڵەکان و لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان پاراستووە و کەناڵێکە کە زۆر بە تەوازنی کار دەکا بۆ خزمەتکردنی گەلی کوردستان و هەر چاپارتی کوردستان. سپاس بۆش. زۆر سپاس کاک ئیحسان. بەعام ڕۆژی چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئێمە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان لە هەرسێ پارێزگاکە هەرێمی کوردستان 6 بەڕێبەراتی چاکسازیمان هەیە و ئەو چاکسازیانە 3 گەوران و 3 ژنان و مناڵان و زیاتر لە 5500 بەندکراوی تێدایە. ئەوانە بەندکرا و سزادرا و کە لە دادگاکانی هەرێمی کوردستان سزا دەدرێن و ئەوانە ڕەوانی لا ئێمە دەکرێن و لە ژێر چاودێری نەتەوەیەکگرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ و ڕێکخراونی دەوڵەتەکان کاری خۆمان دەکەین. باشە کاک ئیحسان، ئەم ژمارەیە بەردەوام لە زیابوون و کەمبوونە هەیە، ینی دەگۆڕێ، ینی یانەوەی کە بە تەقریبی هەمیشە 5,000 لە نێو چاکسازیەکاندا. ئەم ژمارە بەردەوام ڕۆژانە لە گۆڕانکاریە هەیە، ڕۆژانە لی ئازا دەکرێت و هی تازە دێ و بەردەوام لە گۆڕانکاریە. باشە ڕەوشیان چۆنە لە نێو چاکسازیەکاندا، تا چەندە ئەو خزمەتگوزاریانی پێویستە هەبن بە پێی ستانداردەکان لە نێو چاکسازیەکانە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستاندا هەن؟ ئێمە ئەو خزمەتگوزارانی پێشکەش دەکرێن بەڕاستی خزمەتگوزاری لە ئاستێکی زۆر بەرزایە و حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو قەیرانانی کە هەیە و بەردەوامە و ئێمە وەک چاکسازی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکان پێشکەشەکەین لەسەر خزمەتگوزاری خواردن و خزمەتگوزاری تەلەفۆن کە بەردەوام لەگەڵ کەسوکاریانە بە تەلەفۆن قسە دەکەن و خزمەتگوزاری چاودێری پاشینەمان هەیە و خزمەتگوزاری ئیجازەی منزلیمان هەیە کە لە 125 حکومەکانیان کە لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان تەواو دەکەن. ئەمانە لە 3 مانگجارێ هەفتەیەک ئیجازە دەدرێن بە پێی کەفالە زامنە ئەگەڕێنەوە ماڵی خۆیان. و خزمەتگوزاری ترمان زۆرە و لە خوێندن هەموو قۆناغەکانی خوێندن و خزمەتگوزاری تەندروستی کە بەردەوام ڕۆژانە پێشکەش دەکرێن. ئەمانە هەمووی خزمەتگوزاری ون کە بەردەوام ئێمە لە ژێر چاودێری مافەکانی مرۆڤ و ڕێکخراونی دەوڵەتەکان کاری لەسەر دەکەین و بەردەوام تاکید لە خزمەتگوزاریەکان دەکەینەوە. لیجانمان هەیە سەردانی چاکسازیەکانەکەن بۆ متابعکردن و بۆ چاودێریکردنی ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەش دەکرێن و کتێبخانەمان هەیە. ئەو کتێبخانانە کە بەردەوام ئەتوان ئەوا چن نەهۆڵەکان خوێندنەوەکەن و کتێبە خوێندنەوە کتێبمان بۆ دابینکردوون لە ڕێی کتێبخانەی گشتیەوە. بە سوپاسەوە ئەلم ماوەیە بەڕێبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان کتێبێکی باشی بۆمان دابین کردووە و ئێمە بەردەوام تاکید لە خوێنەر و لە پشتیوانیان دەکەینەوە و ئەو سادراوان ئێستا خۆیان دەتوانن کتێب بنووسن و بەردەوامن لەسەر خوێندنەوە و ئەو کتێبانی پێشکەشەکرێن
و خۆیان خزمە گوزاریکی ترکە ئێمە هەیە بۆ تایبەتی ئەوانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان لا ئێمە بەندن ئەوانە بە واتساپ و بە ڤایبەر ئەتوانن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و قسە لەگەڵ کەسوکاریان بکەن. باشە. خزمە گوزاریکی ترمان هەیە ئەو خزمە گوزاریە کە بیرم چوو ئەو خزمە گوزاریە خلوەی شەرعی پێڵێن و ئەو خلوەی شەرعیە لە 15 ڕۆژ جارێ مەسەن خێزانەکان ئەتوانن لەگەڵ کەسوکاریانە بمێننەوە بۆ ماوەی 2-3 سعات لە شوێنی تایبەت ما بۆ دابین کردوون واتە هاوسەران دەتوانن پێکەوە بن. پەری پێدی بڵێ بڵێ. باشە کاک ئەحسان بیناکان ئەو بینایانی کە هەیە هەندێک لە چاکسازیەکان بیناکان کۆنن ینی هەندێک جار لە بەندکراوان گلێواکەن دەوترێ بیناکان کۆنن ژوورەکان ینی قەرەباڵغن ژوورێکە بۆ 10 بەندکراوە بێ ڕەنگە 20 بەندکراوە 30 بەندکراوی تێدا بێ ینی ڕازین ئێوە لە بیناکانی چاکسازی؟ ئێمە ئەو بینایانی کە دروست کراون ئێمە لە هەر سێ بینای چاکسازی گەوران لە دۆک و سلێمانی هەولێر بینای چاکسازی گەورانمان بە پێی ستاندارد و بیناکان نوێن بە پێی ستانداردی نەودەوڵەتی دروست کراون بەڵام بەهۆی ڕێژەی تاوان بەهۆی زیادبوونەوەی بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان و عێراق ئەو شوێنانە بەڕاستی ئەو بینایانە دروست کراون بۆ 900 کەس بەڵام ئێستا زیاد لە 1500 بۆ 2000 کەس تێدایە و ئەمە ژوای کردووە نەتوانین ئێمە بە پێی پێویست خزمە گوزاریەکان بگەێنین و پۆلێنیان بکەین جیان بکەینەوە بە پێی ڕێژەی تاوان بەڵام ئێمە هە بەردەوامی لەسەری و چەند ئەمە سێ چاکسازی گەوران و سێ چاکسازی ژنان و مناڵانمان هەیە فعلەن بیناکانیان کۆنە و چەندین جار ئێمە نۆژەنمان کردێتەوە بەردەوام لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ کەسایەتیەکان و لەگەڵ خێرخوازان و کۆمپانیەکان ئێمە هاوکارمان بۆ بتوانین نۆژەنیان بکەینەوە هاوکاریان بکەینەوەوانە بەڵام بیناکان کۆنن لە پلانمان هەیە لە ساڵی داهاتوو داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کتاب نووسرامان لە ڕێی جەنابی وەزیرەوە داوەتە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئەو بینایانە تازە بکرێنەوە و خۆشبەختانە ئێستا بینای ژنان و مناڵانی هەولێر و چوو بواری جێبەجێکردنەوە کاری لەسەر دەکەین. باشە وا ئێستا بەردەوام لە کارکردن لە تێدا. زۆر باشە کاک ئەحسان خۆشتان بەژەو بۆ کرد ینی هەندێک جار گرفتی زۆری ژمارەی بەندکراوان هەیە لە نێو چاکسازیەکاندا شوێن و ڕێشیان باش نییە چی بکرێت بۆ ئەمە پێ دوانیە لێبوردنی گشتی ناو بە ناو ساڵانە ینی گرنگە بە تایبەت بۆ کەسانی کە یاساکان دەیان گرێتەوە یاساکان شمولیانەکە ینی چەند ساڵە لێبوردنی گشتی دەرنەکراوە گەر زانیاریمان لەسەرەوەش پێ بێ. لێبوردنی گشتی وەک عورفی لاتووە لە هەر کابینێکی وەزاری یا هەر دەورێکی خولێکی پەرلەمانی 4 ساڵ جارێ لێبوردنی گشتی لە ئەمە بۆتە عورف لە عێراق و لە هەرێمی کوردستان لێبوردنی گشتی ئێمە لە 2007 و 2012 و 2017 لێبوردنی گشتی دەرکراوە و ئەمە وەک خولێکی پەرلەمانی هەموو 4 ساڵ جارێ ئەو یاسایە دەردەکرێت و چانسێکی تر بەو سزادراوانە ئەدرێت جارێت بگەڕێنەوە ناو کەسوکاریان و ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە و چەند ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک ئێمە داوامان کردووە ئەو یاسای لێبوردنی گشتیە ئەکتیڤ بکرێ و دەربکرێ و چەند هۆکارێکی لەو هۆکارانێک لە هۆکاران کە ئەوەی کە ئێمە داوامان کردووە یاسای لێبوردنی گشتی دەربکرێ بۆی جارێتر ئەو سزادراوانی کە ئەوانی کە ئیسلاحیان لە حاڵی خۆیان کردووە و چاک بوون لە ناو چاکسازیان لە خۆیان کردووە بگەڕێنەوە ناو کۆمەڵگا و جارێتر بەردەوامی بەکاری خۆیان بدەن و خزمەتی خێزانەکانیان بکەن. چەند هۆکار ئەمە ئەیگەڕێنەوە بە چەند هۆکارێک مەسەن ئەو هۆکارانە کە ئەوەی کە ئێمە داوامان کردووە یەک لەوانە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 یاسایەکی کۆنە و توندە ناگونجێت لەگەڵ واقعی هەرێمی کوردستان و واقعی ئەمڕۆی عێراق کە لە ساڵی 69 بە ئێستا ماوەیەکی زۆرە و ئەم سنوورە پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە لە ڕووی شارستانیەتەوە و لە ڕووی خزمەتگوزاری تەکنۆلۆژیاوە بەڕاستی پێشکەوتنی باش هەیە لەبەرەوە ئەو یاسایە پێویستە گۆڕانکاری تێدا بکات چەند یاساکە چەند جارێک تعدیل کراوە هەمووا کراوەتەوە بەڵام ئەو یاسایی یا ئەبێ یاسایەکی تازە دەچێت یا ئەبێ
هەموار بکرێتەوە بە پێی ئەوەی کە بگونجێ لەگەڵ واقعی ئەمڕۆ هەرێمی کوردستان ئەوەی کە لە هۆکارەکانەوە هۆکاری دوم ئەوەیە نەبوونی سزای جێگرەوە نەبوونی سزای عقوبات بەدیلە کە ئێمە ئەوە بۆ ژنان و مناڵان لە وڵاتان پیادە دەکرێت داوامان کردووە کاری لەسەر دەکەین پلانی داهاتومانە ئەوە چییە کاک ئەحسان کە سزای جێگرەوە سزای جێگرەوە ڕوونی بکەیتەوە ئەو سزای جێگرەوە سزای جێگرەوە ئەوەیە کە کەسەکان مەسەرەن لە جێ ئەوەی کە حکم بدرێن بێنە ناو چاکسازیەکان بۆ نمونە خزمەتیان بۆ دۆزرێتەوە خزمەتگوزاری بتوانن لە نەخۆشخانەکان یا لە قوتابخانەکان یا لە جێگا شوێنە گشتیەکان خزمەت لە شارەوانی خزمەت بکەن و لەسەر جادەکان لە جێی پۆلیسیات چۆ ئەوانە لە جێ ئەوە بەدیلی ئەوە ئەتوە بتوان خزمەت بکەن و نێن ناو چاکسازیەکان ئەو ماوەیە کە ماوەیەکیان بۆ دیاری بکرێت کە سزا ئەدرێن بە بەراورد بەو حکومی کە وەریان گرتووە و لەو شوێنە گشتیانە خزمەتەکەن و ئەوە وەک سزای جێگرەوە کە ئەم بڕاستی چکە بۆ نمونە مەسەرەن نەوجوان هەیە حکومە درێ لەسەر شتێکی بەسیتوانە کە دێتە ناو چاکسازیەکان ڕەنگە فێر کۆمەڵێک کردداری نەشیا و بێ گەڕێتەوە ئێمە ئەوە کارمان نەکرد لەسەرەوەی چاکسازی بکەین بەڕاستی ئەو سزای جێگرەوە بە یاسایەکی باشە و هەچەنێ ڕەنگە من خۆم سەردانی جەنابی سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان و پەرلەمانم کردووە سەردانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانم کردووە داوام کردووە ئەو یاسایە جێبەجێ بکرێ و بۆ ئەوەی بتوانین ئێمە خزمەت بە ژنان و مناڵان بکەین لە بواری پاراستنی مافەکانی مرۆڤ و ئەو دیموکراتیە هەیە و ئێمە بتوانین ئاستی هەرێمی کوردستان بەرزکەینەوە بۆ ئاستی ستانداردی نێودەوڵەتی کە یەک لەوانە ئەو سزای جێگرەوەیە لە وڵاتان جێبەجێکرێ ئەمە کارێکی باشە ئەو سزای جێگرەوەی تەنها لە مەجای تاوانی کەتن جێبەجێکردن نەک جینایە مەسەرەن بۆی علمی بینەران هەبێ و بەشێکی هۆکارێک تر کە ئەم یاسای لێبوردنی گشتە دەرچێ ئەوەیە کە بەشێک لەو سزا دراوانە سوڵحیان هەیە و سوڵحەکانیان لە دۆسیەکانیان هەیە پێویستەکە ئەوانە تەنها مافی گشتیان لەسرە و کە مافی گشتیان لەسرە و داوایمان لە حکوومەت کردووە جایەتی چند سێتریان باتی بۆی بگەڕێن ناو کەسوکاریان و هۆکارێترەوەیە کە کولفەی خەرجی ئەم سزا دراوانێک کە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی $70 لە خواردن و لە خزمەتگوزاری تر و لە جلوبەر کە پێشکەشیان نەکرێ ئەمە کولفێ ئەمە وای کردو باگرانی لەسەر خەرجی گشتی دروست بکە بۆیە ئێمە ئەوە بەشێک لەوە و بەشێک لەو سزا دراوانە تەمەنیان گەورە بووە و نەخۆشن و پەککەوتن ناو چاکسازیەکان هەچەند ئێمە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لەگەڵ برایانی سەرۆکایەتی هەرێم ئێمە بەردەوام لە پەیوەندی بەردەوام داین و داوامان کردو ئەوانەی کە پێویست بکرێ هینیان بۆ دەربکرێ عفو خاصیان بۆ دەکرێت ئەگەر عفو عامیش نەبێ بەڵام و بینێتر هۆکارێترەوەیە کە ناو چاکسازیەکان چۆڵ بکرێ زیاتر ئێمە بتوانین هەم خزمەتگوزارەکانی پێشکەشکەین و هەم بتوانین پۆلیانیان بکەین جیان بکەینەوە شوێنەکانیان جا بکرێنەوە لە یەکتری و بتوانین بەپێی ڕێژەی تاوانەکان کاریان لەسەر بکەین. باشە کاک ئەحسان ماوەکی زۆر نییە پۆستەتان وەرگرتووە چەند مانگێکە ینی لە سەرەتای ساڵیش نین پلانتان چییە بۆ چاکسازیەوە و خاڵانەی کە باست کرد بەڵام ئەو پلانتان چییە لە ماوەم چەند مانگەیە چیتان کردووە بۆ چاکسازیەکانی هەرێم؟ ئێمە لە ماوەی ئەم 6 مانگی کە دەست بەکار بووینە لە بەڕێوەبەراتی گشتی چاکسازی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام سەردانی لایەنە پەیوەنددارەکان و وەزارەتەکان و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و ئەنجومەنی دادوەریم کردووە ئەو عیلاقەیە هەوڵداوە عیلاقەیەکی وا دروستکە هەماهەنگی تەواو لە نێوان دەستگاکانە هەبێ بۆی بتوانین ئێمە خزمەتی سزادراوان و چاکسازیەکانی هەرێمی کوردستان بکەین و بڕوان بە یەکتیمی هەیە و ئێمە ئەو کارمان لەسەرەوە کردووە کە یەکتیم و یەکدەست بین و بڕوان بەوەی هەیە کە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانمان شۆڕکردێتەوە بۆ بەڕێوەبەراتیەکان و لەگەڵ جەنابی بەڕێوەبەری چاکسازی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکان ئێمە تیمێکمان مانگانە کۆبنەوەی دەوریمان هەیە و بەردەوام ئاگامان لە یەکتری هەیە و بۆردێکم دروست کردووە لە ناو لە نێو بەڕێوەبەراتی گشتی چاکسازی و ئەو بۆردی یاساییە بەردەوام متابعەی ڕەوشی سزادراوان و ئەو یاسایانی دەدەچێت لە پەرلەمان
بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کارمان لەسەر ڕێخستنەوەی ملاکات کردووە و سێرڤەرم ئێستا لە ڕێی وەزارەتی داراییە سێرڤەرمان کڕیوە بۆی هەر چاکسازیەکەم ڕەبتورێتە بڕێوەراتی گشتیەوە بەردەوام ئامارەکان لە گۆڕانکاریان بەردەوام ئێمە ئەو داتایانە بۆمان دێ و چەند کەس بەرە بێ و چەند کەس ئیفراز شەرتی گرێتەوە چەند کەس ڕۆژانە دێن و چەند داخلە بێ و چەند دەرەچێ و ئێمە لەم ڕۆژانەیە ئامارەکان دەخینەوە ساڵەکان و کارمان لەسەر پۆلیۆنکردنیان کردووە و ئیسە کار لەسەر پۆلیۆنکردنیانەکەین و پلانی داهاتوومان ئەوەیە کە سنتەری شیانەوە ئێمە لە ڕێی جەنابی وەزیر و دامان لە سەرۆکایەتیان جوانی وەزیران کردووە کە ڕێژەی تاوانی مادەی هۆشبەر بەداخەوە زیادی کردووە لە هەرێمی کوردستان و عێراق و ئەمە ڕێژەیەکی بە تەواوی خەریکە بەرەوە چێ شیرازەی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی تێکەداوە شیرازەی خەزانەکانی تێکداوە داوامان لە سەرۆکایەتیان جوانی وەزیران کردووە بۆی کە بەپی یاساکە کە لە یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر هاتووە سنتەری شیانەوە و سنتەری شیانەوەی ئارودەبووان و سنتەری چارەسەری ئەو سنتەرانە بکرێنەوە لە هەرێمی کوردستان بۆی خزمەتێک بە سزادراوان و ئەوانی کە ئالوودە بن بە مادەی هۆشبەر بکرێ و سەرۆکایەتیان جوانی وەزیران بە خۆشحاڵی و ڕەزامەندی لەسەرەوە داوە و ئێستا خەریکین بینایەن بۆ ناتوانێت ئێستا بینا دروست بکرێ بەم وەختە و ڕەزامەندی لەسەر بینا دراوە بۆی بینا بەکرێ بگرین و کارمان لەسەری کردووە و ئێستا بەردەوامین لەگە ستافێک لە ناو وەزارەتی کار و بە سەرپەرستی جەنابی وەزیر ئێستا بەردەوام کە هاوکارمانە بیشمان لەسەرەوە کردووە و یەک لەو پلانەی تر هەمانە ئەکادیمی چاکسازیە کارمان لەسەرەوە کردووە بۆی ئەکادیمی چاکسازی لە هەرێمی کوردستان دروست بکرێ بۆ ڕاهێنان بۆ خزمەتکردنی ئەوانە و یەک لەو پلانی کە هەمانە بەستنی یەکەمین کۆنفراسی چاکسازی هەرێمی کوردستانە کە ئێمە بەپێی ئەو مەجالیکە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەیە ئێمە ئەمانوێ ڕاستی یەکەمین کۆنفراس بکەین و بۆی بتوانین ئاستی چاکسازیەکانی هەرێمی کوردستان بگەین نەستانداردی نێودوڵەتی و ئێمە لەم فترێ مؤتەمەرێک هەبوو لە عەمان من بەشداریم کرد لەو مؤتەمەرە و ئێمە ڕۆژی چاکسازیەکانی هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانی ناوچەکە لە ئاستێکی زۆر بەشدایەوە لە هەمویان باشتر بووین ئێمە بەشداریمان کرد لەو کۆنفرانسە. بڵێ دەستان خۆش بێ بەڕێز یەحسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس کە ئامادە بووی لە ستۆدیۆکانمان لە هەولێر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە.